دوای کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت یاریمی کوردستان سەرۆکی یەکێتی مامۆستایان ڕایگەیاند ئامادەنین بایکۆتی خوێندن بکەن و بۆ وەرگرتنی نیوەکەی دیکەی موچەی مامۆستایان بەڵێنیان لا سەرۆکی حکوومەت وەرگرتووە. لە شاری هەولێر یەکێتی مامۆستایان و سەرۆکی حکوومەت یاریێم کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی موچەی دواکەوتووی مامۆستایان و پرسی بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. بەرپرسانی یەکێتی مامۆستایان ئاشکرایان کرد لا کۆبوونەوەکەدا گلەیان لا سەرۆکی حکوومەت کردووە کە چەند جارێک هەوڵیان داوە بۆ دیدار لەگەڵ سەرۆکی حکوومەت، بەڵام ئەو ئامادە نەبووە ئەو دیدار و کۆبوونەوانە ئەنجام بدا. زۆر بەڕاشکاوانە قسەکرا لێرە وە گوتمانە ئەوەی کە مەسلەی هەڵبژاردنین داوامە ئەگەر ئێمەمانان وەکو مەکتەبی سکرتاریەت یان وەکو ئەنجومەنی تەفیز ئەگەر بزانین ئیسیفادەی دەبی بۆ ئەوی کە بەردەستەکردنی مافانە بکرێت هیچ سڵی لێ ناکەین و بەیانی ئەم قرارە دەدەین. بەڵام جاری ئێمە لە دایالۆگداین خۆتان زانین ئەمڕۆ لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت کۆبوونەوە پێدەچی لە ئایندەیەکی نزیکە جارێکی دیش کۆبنەوە بکەن و لەسەر ئەو بابەتانە و لەسەر سەرجەم داخوازیەکانی تری مامۆستایانیش لە زەویە لە تعدیلکردنی شەهادە لە ئیمتیازاتی نازناوی زانستی هەموو ئەو بابەتانە لە ئایندەیەکی نزیکە کۆبوونەوەش کەش دەکرێت و دیارە ئەوانە هەموو هەروەها ڕاگەیەنرا لا کۆبوونەوەکەدا پێشنیاز کراوە موچەی ئەو سێمانگەی مامۆستایان لای حکوومەت بکرێتە چەکی بانکی و بدرێتە وەزارەتی پەروەردە یان ژمارەی حسابی بکرێتەوە بۆ هەر مامۆستایەک تا موچەی ئەو سێمانگەی بەڕەسید بۆ بنێردرێ. جێگیری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی حکوومەت ڕایگەیاند باس لەوەش کراوە هەموو سەری مانگێک موچەی مامۆستایان بدرێت. بە هیچ شێوە پەیمانراویان موچە کەم ناکرێتەوە، بەڵام بە ڕێژەیی قەرز ئەمێنێتە لای حکوومەت بە ڕێژەی بۆ نازانین حکوومەت نمونەی ئەو سێمانگمانە لای حکوومەت ما احتیمالە ئەو سێمانگە بمێنێتەوە کو ڕێژێک لای حکوومەت، بەڵام لە مانگانەسی ڕۆژجارێ لە مانگ یەکەوە بدرێت. تاکیدی لەوە کردو کە وەزیرە خانیشتەکان ئەوانە کە بۆکو وەزیر خانیشتنکردنە وەزیر نەبوون ئەوە پارەکان موچەکە هەموو ڕاگیراوە. ئەمە بەڵێنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی. هەرچەندە یەکێتی مامۆستایان و بەشێک لە مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی بەشداری کۆبوونەوەکەیان کردبوو، بەڵام ڕایان گەیاند ئەوان بایکۆت ناشکێنن تا جێبەجێکردنی داواکارەکانیان. دووەم جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان دەڵێ ئەوش باسکرا پێش سەرجەم وەزارەتەکانی دیکە نیوەی موچەکەی دیکە بەسەر مامۆستایاندا دابەش دەکرێت. ئێمە زۆر ئیلحاحمان کرد لەسەوەی کە ئەو موچەی بە نوقسانی دراوە هیمانی نۆ کە نیوەیە لە نزیکترین کادا ئەو باقیاتەکەی تری بدرێت. سەرۆکی حکوومەت بەڵێنی پێدان کە لە نزیکترین کاتە ئەو پارەما بۆ پیاکات و پێش وەزارەتەکانی کە موچەی مامۆستایان تاوکە ماینەوە بۆی کە مامۆستایان بچنە هۆڵەکانی خوێندن، بەڵام دیارە مامۆستایان چاوەڕێکن تا ئەو بەڵێنە نەبرێتە سەر پێم وابێت لەسەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بەردەوام بن. لە دەستپێکی ساڵی 2016ەوە حکوومەت یاریمی کوردستان چەندین کۆبوونەوە و کۆنفرانس و وەرکشۆپی بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی ئەنجام داوە لەگەڵ یەکێتیەکان و مامۆستایانی زانکۆ و شارەزایان. ئەمڕۆژ لەگەڵ یەکێتی مامۆستایان و وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵا و بەڕێوەبەری سەرجەم پەروەردەکان کۆبوونەوە. ئەوەی کە تا ئێستا هەستی پێکراوە لە چاکسازیەکەی حکوومەت یاریمی کوردستان بەستنی کۆنفرانس و وەرکشۆپە بۆەوەی بتوانن قەنەعەت بە فەرمانبەران و مامۆستایان یاریمی کوردستان بکەن کە بەردەوام بن لە دەوامکردن و چاوەڕوانی موچەکانیان. هێشقادر NRT هەولێر.